لە بسەرەوە نووسی ستارت ڕێکۆردی بەڵێ بەڵێ دەی زۆر چاک دەست پێ بکەین 3 2 1 سڵاو ڕێز هیوادارم هەموو لە هەرباش بن لە وەشانێکدا مامۆستا پەرویز ڕۆستەمیمان لەگەڵا سینەماکار و دەرهێنەر و نووسەر و هەروە بەرهەمهێنەر و وێنەگر شێوەکار و مامۆستایەکی بەتاومانە لە ڕۆژهەڵاتی وڵاتەوە مامۆستا بەخێر بێ بۆ وەشانە و ئەگەر بۆ خۆتان بە کورتی بۆوان باسی خۆتان بکەن دیارە زیاتر خۆشحاڵە بین بەخێر بێن مامۆستا بژیت کاک زانیارگیان هیوادارم کە ئێوەی باش بن سڵاو ڕێزم هەیە بۆ هەمووی هاوڕێیانی عەزیز کە ئیسا دەنگ و ڕەنگی ئێمە دەبیستن و دەبینن دیارە هەمیشە ئەم پرسیارانە لە شخصی خۆم کراوە و بە کەڕات تکرارم کردوێتەوە بەڵام ئێستایش پێم خۆسەوە چەند چەتکێک لە خزمەتانە بم و کورتێک لە مۆردە خۆمەوە بێژم پەرویزە ڕۆستەمیم لە شاری هەورامان تەختە بە دنیا هاتووم ساڵی 56 هەر بە مناڵیەوە عەلاقەیەکی زۆرم بە دنیای هۆنەر بوو بە وێنەکێشان بوو و ئەم پرۆسە گەیشتە دۆرەی دەبیرستان کە بەجد واردی دنیای وێنەکێشی یا نەقاشی بووم کە ئەم پرۆسە لە نەهایەتە کێشە بەرەوە کە من بێم نەقاشی هەڵبژێرم و لەو زەمینە بێم تەحسیل بکەم لە نەهایەتە دوای چەندین ساڵ کار بە وێنەکێشان و ئەمانەوە حزور لە فستیڤاڵەکان لە ناو ئێرانە و بەدەساوردنی پلەهایەکی باش لە زەمینەی نەقاشیە لە دوایەوە تەسمیم گرت کە بەجد ئەمڕابێم سینەما واردی سینەما بم و سینەما دنبال بکەم دەرحاڵ لە ساڵانی بە ساڵی 1379 من بە کامێرایەکی ئانالۆگ لەو سەردەمانە بە یارمەتی چەند کەس لە دۆستانی خۆم ئەوەڵین فیلمم بە نێو پێڵاو لە سەردەمی دوای سۆڵی ئێران و عێراق لە سەردەمێکی کە ئاوارەکان لە ئاشورەوە لە ئێران بوو ئەچوونەوە بەرەو ئەوێ لەو ساڵانە بوو کە من ئەوەڵین فیلمێکم بە ناو پێڵاو لە ئاوایی خەڵاجێت سەر بە ناوچەی شامیان بەرهەم هێنا لە دوایە ئەو کارە من واردی وەزارەتی پەروەردە بووم و بە وەکو مامۆستایەک لە قوتابیەکانی شاری وەکو مامۆستایەک لەو قوتابخانانەی کە لە شاری سۆڵاوە بوون و گوندەکانی دەوروبەری لەوێ دەستم کرد بە مامۆستایەتی و لە دەرسی هۆنەرە تەدریسمە کرد لە دوای ئەوە هەر لەو ساڵانەی کە من لە گوندەکانە بووم بەشێکی زۆر لەو شتێککە ڕۆژانە ئەمدی سەبارەت بە و شێوازی دەرسخوێندنی مناڵەکان و ئەو گیر و گرفتانەی کە هەسیان زۆر سەرنجڕاکێش بوو بووم لەبارێک و ناخۆش بوو کە لە ناو شەرایەتێکی ئاوا بەو هەموو سەختیانەوە خەریکم دەرسخوێندنن و لە ئاوایەک و بۆ ئاوایەکتر دەچن و ڕۆژانە بیشترین وەختیان بەڕێکچوون و لە بین ئاوایەکان ئابوون بۆەوەی کە بتوانن بچن دەست بخوێن و بچنە پێشەوە کە بەداخەوە من لەو ئەوایلی مامۆستایەتیم لە باری مادیەوە یعنی ئەو شتێکی کە نەبوو لە دەستمە بتوان یارمەتی مناڵەکان بە وتوان بە نوعێک ساپۆرتیان کەم بەڵام لەو کاتانە من دووربینێکم سند بوو دووربینێکی دیجیتال هەر
دوو ساڵ دوای ئەوەی کە ئەوەڵین فیلمم دروست کرد بوو کۆتمە ئاواییەک بەناو ئاوایی بندۆڵێک لە ئاویەکانی سەر بە ناوچەی هەورامان بوو کە مناڵەکانی ئەمدی هەر ڕۆژ 7-8 کیلومتر لە نێو ئەو کوێستانانە چن تا بگەین بە ئاوایەکتر و ئەمە پێم وابێت لە فرێک لە ئاوایەکانی کوردستان ئەمڕۆڵە هەر بووە سەختی شرایەتی ڕێگە و کەمدەسی مناڵەکان و شرایەتی ئابووری ئۆمانیانەیە کولەن منی هاندا کە بێن بۆ ساڵی داهاتووی ئەوانە تازە خێزانم هات بۆ ناو ژیان بعد تەسمیمان کرد کە بچینەوە ئاوایە پێکەوە هەر بەو دووربینە بێرین ئەو شرایەتەی مناڵانە و ئەو وەزیەتەی کە بوویان بیتێرینە بەر دووربین لە دوایەوە ئەو کارمانە کرد و 1 ساڵ ئێمە بۆ دووربینێکی هەندیکەمی دیجیتال بوو خەریک بوون ئەو کارمانە کرد و بە هاوکەری مناڵەکان و دایک و باوکیان و ئەو ئاوایە کە ئێمە لەوێ بووین ئەوەڵین بەرهەمێک کە ئەتوان بێژم بەرهەمی حتا درێژ بوو یعنی ئەو کارە گەیشت بە 90 دقیقە لە دوایەوە بەشێک لە دۆستان کە ئەیاندی ئەم کارە ئەسان باوەڕیان ناکرد کە مەسەن فیلمێک ئابم ساختارە و ئابم هەموو دەردەسەرۆ بە 1 دووربین و بە 2 نەفەر لە پشت کامێرا و لەو شرایەتە سەختا دروست کرابێت ئەوە بوو بە نقطە شروعێک بۆ ئەوەی کە پەرویز ڕۆستەمی بێتە ناو دنیایەکی بەربڵاوتر و گەورەتر وەکو سینەما و بە شێوەیەکی حرفەیی و ئاکادمیکی سا بێت ئەم ڕێگە دووبارە لە ئەوەڵۆ شڕۆ بکە و هەر ئەوە بەقەڵ معروف شروعێک بوو بۆ من کە لەو کاتەوە لای لە ساڵی 1984 لای 200مین فیلمی خۆم بە ڕوانگایەکی ئەمڕا بە ئیطلاعات و معلوماتێکی ئاکادمیکەوە بەرهەم بێنم و فیلمەکان بکەونە بەرچاو ئەمڕا میدیاکانی ئێران و حتا دەرەوە ئێران میدیا کوردەکان پیشنیاری پرۆژەیان ئەدا و من دەستم کرد بەکارکردن و تا گەیشتینە ئەمڕۆ ئیتر لە ئیدامەی باسەکە لە پرسیارێکی حتمەن ئینشاءالله زۆر باشە و دەستیەوە خۆش بێ بڵێ لێرەدا پێم باش بوو کە هەنێک پرسیارتان لێ بکەین بە تایبەت سەبارەت بە دوابەرهەمێک کە بڵاو بۆتەوە و کاری ئێوە بووە کە بەڵگە فیلمێکە مۆسیقایی بە ناوی حەوت سیمفۆنی زاگرۆس و پێمان خۆش بوو کە باسی زیاترمان بۆ بکەن کە بیرۆکەی کارەکە لە چۆڕە هاتووە ئایا خانەخە دیارە هەر هونەرمەندێک هەر سینەماکارێک بیرۆکە و با بڵین هزری هەر کارێکی دەبینی لە شوێنێک وەرەگرێت یا هەستێکی لەگەڵ یا دەبینی بەشێک لە داخوازەکەی خۆیدا لەگەڵ یا ژیاوە یا شتێک لێرە ژێمە پێمان باش بوو کە ئەو پرسیارە لە ئێوە بکەین کە بیرۆکەی کاری حەوت سیمفۆنی زاگرۆس لەکوێ ڕاهاتووە. بەڵێ کاک زانیار کولەن ئێمە لە کوردستان وەختێکە هەڵەگەڕینەوە مێژووی کورد لە کوردستانە لە کوردستانی گەورە وەختێکە پاشایەکەین یعنی ئێمە هیچ بەشێک لە مێژووی ئێمە نییە کە بە نوعێک موسیقا هەمیشە لەگەڵ مرۆڤ نەبوو بێت یا مرۆڤ لەگەڵ موسیقادا نەبوو بێت تەنانەت سرۆشتیچ ئەو موسیقایەک کە سرۆشت ئێمە لە ناو سرۆشتا بیستومانە لە دەنگەکان و لە سکوتەکان و هەمووی ئەمانە بە نوعێک پەیوەندیان بووە لەگەڵ ژیانی مرۆڤی کوردە فەلسەفە و ئەو چیرۆکانەی کە بیشتر شاید بێژم کاراکتەرێکی وەکو ئەستورەکانی تێدا بووە و ئێمە لە چیرۆکەکانمانە هەمیشە دەرکەوتووە و بیستومانە بەڕاستی ئێستاش هەر سەرنجڕاکێشە بۆ نەسڵێکی جوان وەکو نەسڵی ئەمڕۆ ئێمە لە فەرهەنگ و کولتوری کۆنی کوردیەوە لە مورد فرەیشتەوە بۆمان باس کراوە لە موردی سەبا بڵم بەشێک لە مێژووی تاریخی ئەو بەسەرهاتانەی کە بەسەر کووردا هاتووە و
لە مورد ئەو شتانێک کە هەمانە وەکو دابوونەریتەکان وەکو فەرهەنگێک گەورەکە وەکو ناسنامە و هویەتێک بووە هەمیشە بۆ ئێمە کوردەکان. ئێمە من خۆم چون مناڵ هەورامانم طبعاً بەسەر ئەو شتانەی کە وەکو جێگەی کە من لەوێ بە دنیا هاتووم لەگەڵ ئەو جۆگرافیا گەورە بووە، لەگەڵ کوێستانەکان، لەگەڵ دەنگە قوبارەکان، لەگەڵ دەنگی کەو، لەگەڵ بۆنی خۆشی ئەو گوڵ و گیایانەی کە لەنێ کوێستانەکانە هەمیشە لە بەهارە لە هەموو فەسلەکانە تۆ دەیبینی و بەشێک تێکەڵ بووە لەگەڵ بەشێک لە فەرهەنگی دیرینێ ئەو ناوچەیە. منیش وەکو کەسێک پەروەردەی ئەو ناوچەیە بووم هەمیشە سەرنجم داوە بە بشێک لەو چیرۆکانەی کە باوا و باپیر و دایک و باوک و ئەوانەی کە لە دەوروبەرما بوون بۆ منیان گەڕاوەتەوە. ڕقەمی حەوت لە کولی کوردستانە لە تەواو حتا ئاینە ئاسمانیەکانە دینە ئاسمانیەکانە لە تەواو دنیا بۆ خۆی تاریف و جایگایەکی خاصی بووە، بەتایبەت لە ناو کوردەکانە. ئێمە لە هەورامانە عنوان مثاڵی سەدەختمەندەناسکە مەسا حەوت ئەوڵانە چیرۆکی حەوت دانە ئەوداڵ بووە کە لە ناو ئەشکەوتێک لە بەرزایەکانی پشت هەورامانەوە لەوێ بۆ خۆیان چیرۆکێکی درێژیان هەیەەوە جێگەی بەڕاستی بیستن و زۆر سەرنجڕاکێشە. حەوت ئەوڵانە بووە، حەوت ئاسمانە بووە، حەوت ئاسیا بووە، حەوت شەوان و ڕۆژ بووەوە. هەمووی ئەمانە بە نوعێک تێکەڵ بوون لەگەڵ چیرۆکەکانی ئێمە، لەگەڵ چیرۆکێکە احتماڵی هەیە سەدان ساڵ هینی بووە، قدمەتی بووە لەو ناوچەیە. لەناو ئەمانە من لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی کە خەریک بووم دروستمە کرد، فیلمێکی تەلەڤیزیۆنی مستەنەد لەگەڵ بەرادەرێک کە خۆی زەمینەی موسیقای کوردیە تەخەسوسێکی باشی بوو، شارەزا بوو، قسەمە کرد باسی شمشاڵی دەکرد. من لەگەڵ باسەکەم لەسەر شمشاڵ بوو لەگەڵی ئەم برادرای ئیشارە کرد بە سریە چێت بەتایبەت ئەوەی کە شمشاڵ حەوت بەندە، حەوت مەقامی هەیە و داوام لێ کرد کە ناو مقامەکان بێژیت و ئەمانە لەوێ جەرەقە کەوتە زێنم کە ئەو حەوتەی کە لە نێو ئەو حەوت مەقامەی کە لە شمشاڵا هەیە لەگەڵ ئەو عەدەدەی کە ئیسە لە بێژم بۆ فرەی شتەکانی تر لە کوردستان بەکاربراوە پەیوەندیەکی باشی بوو. یانێ بە نوعی وەختێکە چوومەشوینیا دین زۆر قوڵە باسەکە و ئەتوانێت ببێت بە مۆزۆع بە مژارێکی باش بووەوەی کە من بتوانین فیلمێکی خاصی موسیقایی لەسەر فەلسفەی حەوت مەقامی شمشاڵ بێنینە بەر دووربین. لە دوای ئەوە کۆتمە شوێن کارەکە و چوون بە شوێنە لە چەندین دانە زانکۆی کوردیە و لەگەڵ دۆستانێک کە ئیسە نزیک بوون بێن بەتای بە دۆستانێک لە زانکۆی کرماشان کاران حتا زانکۆی کورسان لە شاری سنە پەیوەندیم کرد و مەقالاتێک کە بوویان لە سەبارەت بە سازی شمشاڵ ئەمانمە کۆ کردەوە. لە دوایەوە تەسمیم کرد کە من بێم کومنتێک لەسەر فەلسفەی ئەم حەوت مەقامە دروستکەم، نە ئەوەی کە شتێک بێ فقط ئێمە سەبنەگاریکەین بین مەسەڵەن چۆنیەتی دروستکردنی شمشاڵ و ئەو شتێک کە ئێمە لە مەسەڵەن ساڵانی ڕابردووە سەبارەت بە فەزایەکی دۆکۆمنت ئەمان لە تەلەڤیزیۆنە یا لە سینەماکانە. ئەوە بوو کە هاتین ڕەوایەتێکمان بۆدانا. ئەویش ڕەوایەتەکە خۆدی پیرۆکی ئەم مۆزۆی شمشاڵ هاتە ناو ژیانی کەسایەتیە کە خۆی تەواو تەمەنی شمشاڵژەن بووە، لە تەنیایەکی خاسا بووە، لە گوزەشتا بۆ خۆی معشوقەیەکی بووە کە ئەویش سیاچەمانە بێژ بووە بەڵام نەگەیشتووە بە معشوقە و نەهایەتەن
ئەم شخصیەتە لە تەنیایەکی مطلقا بۆ خۆی زندگی کردووە ژیاوە و بەڵام خۆی ئەڵێت من وەکو شمشاڵەکەم ژیانم بووە بە حەوت بەشۆ یعنی ئەم حەوتانە کولەن لە تەواو پرۆسەی پرۆژەی کارەکەی منە بە نوعێک دەرگیرە بوون و من دەرگیرە بووم تەکیانە بۆ ئەوەی کە بتوانم باشتر جواب ئەو سوالانەی کە خۆم سەبارەت بەم ئامێرە بووم ئامێرێکە خدمەتی لە کوردستانە بە 3500 ساڵ لەمە پێشە ڕەگەڕێتەوە و لە سەرەتایەکانی دروستکردنی ئەمهێنەوە ئەڵەن لە پێشەی پەلەوەران و دواتر لەو نەیجارانەی لە جنسی نەیبوون کە لە پەنای ڕووبارەکانە هاتەبان لە دامنەکانی زاکرۆسا ئەمە دروستیانە کردو و حتا مەسەڵەن ئێمە لە ناو خۆدی ئیزەدیەکانە کە شاید بێژم کۆنترین بوون لە ناوچەکانی زاکرۆسا بەناو سازێک بەناو شەبابی ناوەبان مەسەڵەن لە نێو قۆمیەتەکانی ترا ئەوە وەکو نەی ناویانە برد یان نای و بە ناوهای جۆراوجۆرەوە نەهایەتەن گەیشت بە شمشاڵ کە ئەمڕۆ بیشتر لە فلزێک جنسی فلزێک بەناو برنجە لە بەشێک لە ناوچەکانی کوردستان دروست دەبێت. دەستخۆش مامۆستا وەڵا زانیاری گەلێکی باشمان بەدەستگەیشت هەر بژێر مامۆستا دیارە فیلمەکە هەر فیلمێکە دروستە بێت خانەخە سێ قۆناغی هەیە پێش دروستکردنە و دروستکردنە و دوا دروستکردنە هەر فیلمێک مەودایەکی هەیە ئێمە لانیکەم 3-4 وەرز دەبین لە ناو فیلمەکە دانیوا بڵین لانیکەم ساڵێک بە چاوی خۆمان ئەبین لە بواری وەرزەوە کە دەگۆڕدرێت پرسیارەکەەوەیە کە ئایا فیلمەکە چەندی پێچووە لە بواری کاتەوە کە تا دروست بێت و بەرهەم بێت کاک زانیار ئەم فیلمە جیان لە فیلمەکانی ترم لە واقعا چون مەسەڵەن من فیلمەکانی ترم وەختێکە ئەچوون بۆ دروستکردن پرۆسەی تۆلیدی فیلمەکە و پەستۆلیدی و ئەمانە هەمووی مشخص بوو یعنی من مەسەڵەن تایمێکم دانا لە فلان تاریخ و تا فلان تاریخ بە مدەت 1 مانگ من بێم ئەو پرۆسەی تۆلید تەواو بکەم یعنی کاری فیلمبەرداری تەواو بێت بەڵام پرۆژەی 7 سەمفۆنی 2 ساڵ توولی کێشا یعنی لەو کاتانەی بوو کە کۆرۆنا هات و هەموو کەس دەرگیری نەخۆشین و ترس و ئسترس و ئەو فەزایەکی زۆر ناشرین بوو نەتەنها لە کوردستانە لە تەواو دنیا بەڵام ئیسەباب بڵم خۆشبەختانە لەو تایمە من استفادەم کرد بە نەهایەتێ ئیسەباب بڵێن زۆر بە دقەتەوە هاتین کولەن لەگەڵ ئەو کاراکتەرێک چون من ئەگەڕیام بە شوێن کاراکتەرێکە کە بتوانێت بێتە ناو کارەکە و واقعی بێت یعنی عینی بێت کە تۆ درۆ نەبێت لە ناو کارەکە لەگەڵ کاراکتەرێکە لەگەڵ شخصیتێکە ئێمە ڕوبەڕوو بین کە خۆی ئەسەن بەشێک لە ژیانی لەگەڵ ئام هینە بووە لەگەڵ ئەم ئامێرە بووە ئامێری شمشاڵ بوو و لەگەڵ یا ژیاوە ئەوە دەدوای ماوەیەک 2-3 مانگ کە گەڕام لە ناوچەکانی ڕۆژهەڵاتە حتا مەسەڵەن لەگەڵ دۆستانە سوالمە کرد لە ناوچەی موکریان لە تەرەف کرماشان و ئیلام و پاوە و نازانم سنەوەمانە برادێکم لە شاری پاوە خەبەری پێدام کە کەسێک لێرە هەیە لە خانەگای پاوە تەواو تەمەنی شمشاڵی لێدا و بعد ئەم پیاوە تەنیایە و دەتوانی بیت ببینین کە من چوومەوێ دقیقاً ئەو شتەی بوو کە من ئەگەڕیان بە شوێنیە و دانیشتین لەگەڵی قسەمان کرد بەڵام هێشتا نەیەزانی کە ئێمە خەریکین لە موردی ئیسەتچیۆ لە مورد قەرار چە فیلمێک دروست بێت بەڵام هاتین من خۆم ماڵێکم بۆ این کرد هەر لە هەورامانە ماڵێکمان بۆ گرت تەواو وەسیلەکانی ئەو شتانێک کە بووی هاوردمانە ئەوێ دامان ماڵەکەمان بۆ دروست کرد وتمان ئەمە ماڵی تۆیە وتر لە مۆلا لێرە ئەبێ بژیت و
زۆری پێخۆش بوو فەزایەکی زۆر ڕۆیایی و زۆر یانێ تۆسیف ناکرێ بۆم کە ئەو کاراکتەری فیلمەکە کە خاڵ و نەزیف بێت چەندی خۆشحاڵ بوو لەوەی کە تەغییر مەکانێکی داوە هاتووە لە مەکانێک ترا خەریکە ژیانێکی تری تازە شڕۆەکە ئێمە لە ئەوایلۆ کە شۆمان کرد سەختی زۆری بوو چون ئەو کابرایە تا ئێستا نەچوو بووە بەر دووربین و ڕاحەت نەبوو لەگەڵ دووربینە مەجبور بووین ئێمە فیلم بەرداری نەکەین یەک دوو مانگ فقط لەگەڵی بووین ئەچوینە دەرەوە چون بۆ ناو باخەکەی ئەچی ئاهاتینەوە بۆ ماڵۆ بەشەوە بەیەکەوە خۆتین لەوێن لاو ماڵا بوو ئێتر بەرەو زستانیش ئەچوون زۆر سرد بوو لە پایی زۆ ئێمەتر تازستان بەشێک لە فیلمەکە تقریبان لەو ساڵ ئەوەڵا فیلم بەرداریە کریا زۆر سەخت بوو تەنانەت لە ناو ئەوایل زمسانە بوو کە هەڵۆ نەزیف کۆرۆنای گرت ئێمە کۆرۆنای گرت شەو بوو بە سەختی بارانە باری بەفرە باری تا گەیانمانە بیمارستان پاو خلاصە شرایطێکی زۆر سەخت و دوایەوە دووبارە هاوردمان و ساڵی بعدی ئەو ساڵی تر تەواو بوو ئەو بەشەی 50% ئێمە فیلم بەرداریمان کرد بۆ ساڵی بعدی داهاتووی دووبارە هاوردمانەوە ئیسە بێرە دووبارە ئەو ئاکسوارانە کە ساڵی پێشوو بوو بیان تێرەوە کاراکتەرەکەمان تقریبان مقدارێ تەغیری کرد بوو حوسڵەی کەمترۆ بووە یانێ بە سەختی ئەم کارە جەمە بووە ئیسە من شتێکێژم لێرە شاید بۆ مخاتەب یا ئەو کەسێک کە قسەکانی من گوێگرێ ێکی سادە بێت بەڵام بەڕاستی مەگە کەسێک کە خۆی لەگەڵ منابوو بێت ئەو کاتە بزانێت کە ئەم فیلمە بە چه سەختیایەکەوە دروست کراوە سکانسایەکمان بووە لە ئەو پەڕی شرایطی سەختیایین بووە هاوکاریکردنی خەڵک ئەوانەیە کە ئیسە بەشێک لەو کارێکە ئەمە بیشتر لە ناو جەمعا بوون یا بەنۆعێک گەرەکمان بوو ئەو جەریانەی کە بەشێک لە فەلسفەی ئەو مەقامانەسە بیتێرینەوە دووبارە بەردووربین سەخت بوو یعنی چون خاڵ و نەزیفی خۆی هەروواکە لە ئەوەڕەوتم پێشتر لە ناو تەجروبەی فەزایەکی ئاوای نەبوو زۆر سەخت بوو بۆی لەبەر دووربینە ئیسا چوزانم ژیانی ئاسایی خۆیکە بە کەڕات ئێمە قسەمان کردووە زەبتمان کردووە یعنی ئەو شتێککە ئێمە لە ناو فیلمەکە ئەیبینین فرەی وەخت مخاتەب بینەر واتە سەوەرەکە کە ئەمە شاید بەشێک لەمە کارگەردان یا دەرهێنەر تەعەمودی وتیە مەسەڵەن ئەم کارە بکە یا ئەو کارە بکە لە سوورەتێکە ئێمە هیچمان نەوتووە یعنی ئەو شتێکە ئێمە ئەبینین لە ناو فیلمە ژیانی ئاسایی خاڵۆ نەزیفە بەڵام ئەوەی کە ناوڕۆکی چیرۆکەکە ئێمە کە بەس لەسەر هۆڤیەت و ناسنامەی بەشێک لە مێژووی موسیقایی ئێمە کوردەکانە ئەوە گرنگ بوو بەلای منەوە شخصی منەوە و حەج جۆرم کرد کە بتوانم ئەمە لە پەنای ژیانی خاڵ و نەزیفە پڕەنگی کەمەوە ئەم قەزیەوە بتوانم بە باشترین شێوە ئیسەکە هەڵەگەڕێتەوە بۆ باسی میزان سنەکان و ئەو شتێک کە ئشیا اتفاق بەکەوتایە لە بەردووربین بیشتر تەوەجۆم پێ کرد و سایم کرد حقیقت بێتە بەردووربین نەواقعیەتێکە فرەی وەخت ئێمە لە دنیای واقعی خۆمانە بنیامەکانە تەجروبەیەکەین تەجروبەی زیستیمان هەست لەگەڵی بەڵام حقیقت ئەوەیە کە لە ناو فیلمەکە ئێمە بینین دەروونمایە یا ناوڕۆکی مژاری ئێمە کە فەلسفەی حەوتگانەی شمشاڵ بوو لە تایمی 2 ساڵە ئێمە توانیمان بە نەهایەتی سەختیەکانیەوە تەواویکەین. دەست خۆش مامۆستا وەڵا بەدڵنیاییەوە بەرحەڵ ئێمەش کارەکەمان بینیوە وەک بینەرێک کارەکە زۆر لەبەردڵە هەر بۆیە پێم خۆشە پرسیارێکی ترتان ئاراستەی ئازیزتان بکەم ئەوەی ژەوەیە کە فیلمەکە بەڕاستی فیلمێکی بەهێزە جوانە لە بواری تەکنیکیشەوە کارێکی زۆر باش و دیارە ماندووبوونێکی زۆری پێوە دیارە و
ئەوە خانەخ هەر کەس فیلمەکە ئەبینێت حاشا هەڵنەگرە و بۆ خۆی دان بەسەرم شدا داگرێت. لاست پێی ئەوەی کە با بڵین فیلمەکە دیتراوە ئەوە زیاتر ڕای بینەران چییە بەتایبەت وەختە کوردێک یا بیانێک فیلمەکە دەبینێت چه هەستێکی هەیە بەڕای خۆتان یا ئەوەی کە پرسیارتان لێکردبن یا بێن بۆ لاتان کە دوای دیتنی فیلمەکە چون خانەخە دیارە دیتراوە ئەوە ڕایوان چییە کاتێک فیلمەکە دەبینن؟ کاک زانیار ئەمە ئەم سوالێکی باشە لەبەر خاطرەوەی کە من هەمیشە لەناو کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە لە بواری ئیسە با بڵێن جوانناسی و فرەکار نەکراوە، یعنی خەڵکی ئێمە خەڵکانێکن کە هەمیشە نگایەکی واقعگەرایان هەیە بە هەمووی مۆزوعەکان، حتا ژیانی ڕۆژانەی خۆیان، ئەو شتێکە ئەیبینن، ئەو شتێکە سەیریەکەن لە تەبیعەتەوە بیگرێت تا ئەو ئێتفاقانەی کە لە ڕۆژمەڕەگی ژیانیانە ئەکەفێت. ئەو نگایە واقعیە هەمیشە بێشتر جامعی عەوام دەرگیرەکە، بەڵام ئێمە وەکو دەکۆمنتکار، وەکو کەسێکە وەکو دەرهێنەرێک کە خەریکی فیلمێکی کوردی بەرهەمدێری، ئێمە بە شوێن حقیقەتهایەکە ئەگەڕین کە لە چاوی خەڵکی عەوامەوە نابینرێت و ئەوە ڕەسالەت و وەزیفەی ئێمەس کە ئەچین ئەو حقیقەتانت کەشفەکەین، ئەیان دۆزینەوە و بە ئەدەبیاتێکی سینەمایی، بە گرامرێکی سینەمایی ئەمانە تەسویرەکەین و ئەیان تێرین لەگەڵ مخاتەبە. ئێمە باسی پرسیارەکەت ئەمەیە، ئێمە لەگەڵ دوو دەست مخاتەبە ڕوبەڕوە بوونە لێرە، بەشێکی مخاتەبی عامە یا مخاتەبی عەوامە، بەشێکیی مخاتەبی خاصە. ئێمە لەگەڵ مخاتەبی عەوامە تەکلیفمان ڕۆشنە، ئەوەی کە ناتوانین ئەو شتێکە عەوام حەزی پێەکە هەمیشە بیتیرین و نیشانی بین. ئێمە ئەبێ وەکو فکر، وەکو ئەندیشە، وەکو حتا ئیدۆلۆژیە کە خودی فیلمساز یا دەرهێنەر هەسی ئەمە ئەبێ لەناو فیلمەکە ڕنگ باتۆ لە پەنای احترام و ئەرزشێکە تۆ دایانی بۆ مخاتەبت. مخاتەبەکەت احتمال هەست مخاتەبێکی عام بێت، بەڵام قەرار نییە من لەبەر خاترەوەی کە فیلمێکی باش بەرهەم بێنم مخاتەبە عامەکەم هەروە وێڵکەم بێژم نا من فقط بۆ خەواس کارەکەم. سایمان کردووە لەناو کارەکە ئەو تەعادڵە دروست بێت، یعنی هەم مخاتەبی عام هەم مخاتەبی خاص بتوانێت حسێ هەمزاد پنداری دروست بێت لە بین فیلمەکە و لە بین مخاتەبە. ئەوەیە کە تا ئێستا لە جێگێکی خاصە فیلمەکە نیشان نەدراوە، بەڵام وانەیە کە ئیسا خەبەری فیلمەکە دەزانن یا تیزری فیلمەکەیان دیوە، ترێلر فیلمەکەیان دیوە، حتا کەسێکیش فیلمەکەی نەدیوە ئەڵێت دیارە ئەم فیلمێکی باشە و من چەندێک حەزی پێەکەم و چاوەڕوانم ڕۆژە بێتە بەرەوە کە من بتوان کولی ئەم فیلمە ببین. ئەوەیە کە ئاساسەکەم تا ئێستا ڕەزایەتمەندیەکی باش لە پشت فیلمەکەەوە بووە و دڵنیام کە ڕۆژێکی بکەوێتە بەرچاو، یعنی خەڵکیش بتوانن ئیسە لە سینەماکان نابیبینن، لە تەلەڤیزیۆن نابیبینن، حتا لە فەزای مەجازیە لە بتوانین ئێمە بین ناختیار بە خەڵک و خەڵکیش بیبینن، دڵنیام کە ڕەزایەتیان لەسەریە. بەڵام ترخۆ نەهایەتی ئەوەسە کە ئێمە فیلمەکەمان دروست کردووە، یعنی ئەو شتێکە شاید بەشێک لەو شتانە کە من حەزمەکە دوایی سالان ئەگە بەخسکەین لەسەری حەزمەکرد لە ناو فیلمەکە ببێت، بەڵام بە بۆنی نەبوونی پشتیوانێکی باشۆ بۆ بەرهەمهێنانی فیلمێکی کوردی شەرافەتمەند کە بتوانێت لە هەموو یارسەکانە لە ناو کوردستانە لە دەرەوەی کوردستانە وەکو نوێنەرێک وەکو دیپلۆماتێکی فەرهەنگی ئیسە وەکو فیلمێک بتوانێت ئەو شتێکە مربوط بە ئێمەس وەکو سەرمایەکی گەورەی فەرهەنگی بە ئشتراکی دابنێ لەگەڵ مخاتەبە، چه مخاتەبی عام چه مخاتەبی کورد و غیرە کورد.
ئەمانە بۆ من گرنگ بوون بەڕاستی. هیوادارم کە بە زووترین کاتیچ فیلمەکەکەوێتە بەردەست بینەران و خۆشیان قەزاوت. زۆر بەجێ بوو، ئەنی پرسیارێکیم بوو بەڵام ئەویشتان هەر وەڵام داوە، خۆشحاڵ بووم سەبارەتەوە. بەڵام لە کۆتاییدا پێم خۆشە کە بینەرانمان بزانن کە ئەگەر ناوچەیەکی دیرۆکی زۆر گرنگ جەرگ و دڵی کوردەواری هەیە بە ناوی هەورامان، بە دڵنیاییەوە ئەوەی کە خەڵک دەیناسێت لە ژێر با بڵێن زەحمەت و وچانی هونەرمەند گەلێک وەک مامۆستا پەرویز وەک زۆر کەسی دیکە کە لەوێ هەن، بە دڵنیاییەوە لەبەر زەحمەتی ئەوانە کە دیتراوە و ناسیاوە و ئەو هەموو جوانی کە تێیدا هەیە هاتۆتە بەرچاوی هەمووی کوردستان، چون خۆشحاڵ مختلف دەبینم کوردێک لە سەری کوردستان مامۆستا گیانەکە من دەنگ دەبیستم کاک زانیار. هاتم ئاماژە بەوە بکەم کە بە دڵنیاییەوە ئەوەی کە با بڵێن دەبینی لە سەری کوردستانیشەوە کورد دەژیت و ئاگادار هەیە کە لە هەورامان چ جوانیەکەیەک هەنگێت سر ڕستپێک بەرەو دەچێت یا زۆر شتی جوانی دیکە کە کولتورین و هێشتاش هەروە لەسەر نەریت و هینی خۆیان ماون و جوانی خۆیان لەدەست نەداوات کە بەداخۆ دەبین لە زۆر شوێن دیکەی کوردستان ئەو جوانیە نەماوە یا شکلی خۆی گۆڕیوە و لە ڕەسەناتی خۆی لایداوە. بە دڵنیاییەوە بەشێکی زۆر ئەو زەحمەتە لەسەر شانەی هونەرمەندەکان بۆ کە مامۆستا پەرویز بە دڵنیاییەکی لەو کەسانە بوو کە کاریگەرێکی زۆری هەبوو بە تایبەت لە بەشی وێنەگری و سینەمادا. من بەش بە حاڵی خۆم دەستخۆشیتان لێ دەکەم مامۆستا، وەک دوا شتێک کە ماوە ئەگەر قسەیەک هەیە خانەخا کە پێتان خۆشە لە زمان ئێوە بێت و بینەران بیبینن، ئێمە خۆشحاڵە بین کە ببیستین. وەڵا کاک زانیار حقیقەت و گەرەک بێ قسە ئێمە خۆتە زانی ئێمە لە هەر شوێنەکان ناتوانن قسە بکەین، بەتایبەت ئەوانەی چکە ئیساڵان لە ڕۆژهەڵاتن دانیشتن وەکو من، یعنی نە جێگەی ئەوەیانە پێدراوە کە قسە بکەن، ناوەی چکە ئەگەر قسێکیش بکەن قسەکان لەلایەنێکۆ بێت عمەڵی پێ بکرێت و بزانن چیەژێت، بەتایبەت بۆ تەیفی هونەرمەند. من نازانم لەکوێ شڕۆکەم لەکوێ بێژم لە کام بەش لە دەردەکانمان بێژم کە حەداقل بتوانم گۆشێک لەو شتانەی کە بەدەیان ڕابەدەیان جار بۆم اتفاق کەوتووە بێژم و کەمێ ڕۆحم سووک بێت، یعنی کەمێ بتوانم تەخلیەکی ڕەوانی بم. ئەویش ئەوەیە کە ئێمە لەلایەنی دەسەڵاتەوە ئیسە دەسەڵاتی کوردیەوە با من بێژم لە باشوورە هەموو ئەوانەی کە لە بواری هونەری و کارەکەن ئینتزاریان هەیە، یعنی بە نوعێک حتا بۆ یەک دانەکاریش بێت ساڵانە با لە باشوورە بێت، با نەفرێت لە باکوورا بێت، با نەفرێت لە ڕۆژاوا، با نەفرێت لە ڕۆژهەڵاتا بێت، هەر ساڵێک 4 دانە فیلمساز راپۆرت بکرێت کە 4 دانە فیلم دروست ببێت. ئەوە نەبێت کە هەموو ساڵێک لە باشوورە کەسێک بێت بوجەیەکی ئاچنانی بۆ دەربڕن و بتوانێت فیلم بەرهەم بێنێت. بەڵام من داواخوازیم ئەوەیە کە وەکو کەسێکە عاشقی نیشتمانم، وەکو کەسێکە هەمووی کاتەکانی نیشتمان بە شێر دەبینم و ئاواتخوازم کە ڕۆژێ هەموو کەس ئەو هەستیە ببێت کە بتوانێت بگەیت بە ئەو بیر و باوەڕێی کە ئێمەی هونەرمەندی کورد هەمانە و ئەو ئاواتانەی کە هەمانە سەبارەت بە نیشتمان و ئەم خاکە زێڕینە بەڕاستی. داواخوازیم ئەوەیە کە ئەوانەی کە ئیساڵان دەتوانن لە بواری فەرهەنگی و پاڵپشتیکەن لە بەتایبەت فیلمسازەکان کە بتوانن ئەو چیرۆکانەی و ئەو هۆبیەتە کوردیە جوانە کە وەکو ناسنامەی هەمووی ئێمە کوردەکانە
بیتێرێتە بەردوور بین چون زوانی ئێمە بەڕاستی ئەمڕۆ بێ زوانی سینەما بێت و لە تەریقی سینەماوە ئەتوانین بەشێکی زۆر لەو پەیوەندیانەی کە ساڵهای ساڵ نەمانتوانیە بیگرین لەگەڵ گەلانی ترا لە دنیا هەتا لە بواری سیاسی و لە بواری فەرهەنگی و لە بواری اجتماعی و بتوانین ئەمانە کەناڵێکمان بۆ دروست ببێت زمینێک فراهم بێت کە بتوانین بەرهەمی کوردی باش فیلمی کوردی باش بەرهەم بێنین و بتوانین هەنگاوێکی گەورەتر بەرەو دنیایەکی ڕووناکتر لە کوردستان هەڵگرین. زۆر سپاس مامۆستا، ئەمە زۆر چێژ بەخش بوو وتەکانی ئێوە. خۆشحاڵین کە ڕاستەخۆتانیمان لەگەڵ دەرهێنەری بە توانای کورد نەرمەندی گەورەی کوردستان مامۆستا پەرویز قسە بکەین. زۆر خۆشحاڵ بووین. سپاس بۆ ناوەندی کوردی نیویۆرک و مامۆستا پەرویزی خۆشەویست کە میوانمان بوو. لێرە بەدووە وردە بە ماڵاوایی دەکەین ئەگەر شتێک هەیە پێمان خۆشە بیبیسین ئەگینە مامۆستاگەر پێتان باشە وەشەر ماڵاوایی بکەن لە وینەران و بەرنامەکە یاوەشانەکە کۆتایی پێبێنین. گیان مەمنوو، سپاس بۆ زەحمەتەکانی ئێوەش و هەمووی ئەو کەسانەکەی دڵسۆزی فەرهەنگ و کولتور و دابونەریتی کوردین. هیوادارم کە لە داهاتووێکی نزیکە ئێمە بتوانین لە ئاستی جەهانیە قسەی گەورەمان لە بواری سینەماوی هەروواکە ئیسالان هەمانە و بتوانین لە داهاتووێکی نزیکە هەنگاوهایەکی گەورەتر هەڵگرین. زۆر سپاس بۆ ئێوە و هەمووی ئەو کەسانێک هاوڕێمان بوو. سپاس خۆش مامۆستا، لێرە بەدووە ماڵاواییتان لێ دەکەین و هیوای کاتێکی خۆش ماڵاوە.